ئەزیزانی دیبلۆماتیک لە هەر کوێن سڵاوتان لێبێت. پۆدکاسی ئەم جارەمان جیاوازە دەربارەی بابەتە دەرونی کۆمەڵایەتەکان نییە، بەڵکو دەربارەی ئەو شەڕەیە کە ئێستا لە نێوان ئێران و ئیسرائیلە بۆ ماوەی هەفتەیەکە بەردەوامە، جەنگێک کە پەیوەندیەکی ڕاستەخۆ بە ژیانی هەمومانەوە هەیە و بە ژیانی میلەتەکانی ئەم ناوچەیە هەموویەوە هەیە. بۆ گفتوگۆکردن و دەردەشەکردن دەربارەی ئەم بابەتە پێمان باش بوو میوانداری زۆر بەڕێز دکتۆر حسێن ڕابی بکەین. خۆی لەم ماوەیەدا زۆر بەباشی توانیوێتی شیکاری ئەم شەڕەمان بۆ بکە و شیکاری ئەم جەنگەمان بۆ بکە، سەر ڕاوەی کە خۆی پسپۆڕیەکی زانستی لە فیزیایە هەیە و خاوەنی چەندین توێژینەوە وەرگێڕانە لە بواری سیاسی و بە تایبەتی لە ئێران ناسیە. شارەزایەکی زۆر بەرچاوی هەیە. دکتۆر جان بەخێر بێت. چاکان بەخێر بێت. دکتۆر ڕەنگە کەمترم پرسیارە لێکرابێ، با منم پرسیارە لێ بکەم. تۆ زۆر جەختەکەیتەوە لەسەر نێرگسی، ئەوەی پێوتێ نێرگسی، کەسێتی نێرگسی، چ پەیوەندیەک هەیە لە نێوان جەنگ و نێرگسیسمە؟ خۆی من هیچێکی وا لە دەڕناسی نازانم بەڕاستی، ینی ئەوەی کە منی بەرەو ئەوە ڕاکێشا بوونی چەند قوربانیەکی نارسسیست بوو لە دەوروبەرم کە هەر کارێکمە کرد نەمەزانی ئەمانە چۆن چاکە بن، هەر هەوڵێکمەدا نەمەزانی ئەمانە چۆنەکرێن باڕودۆخەتیە پەڕێنن. دوای شتم خوێندەوە، شتم بینی، شتم بیست، ئەمجارێتر ینی بەبییدەوە بەمنەوە لە ئەمجار لێ قوڵمۆت مەشام کرد ئەمە دەردێکی زۆر گەورەیە. ئەم دەردە گەورە پەیوەندی بە پەروەردەیەکی مناڵیەوە هەیە کە لە هەنە کەسا دەرەکەوێ بە نەخۆشی و ئەمە لێرای تر کچ بێ کوڕ هەڵە خەڵەتێنێ، کوڕ بێ کچ هەڵە خەڵەتێنێ و لێرەوە بوو کەیتر ئەم هینە کرایەوە تێگەیشتم ئەمە گەورەترین نەخۆشی مجتەمەعی ئێمەیە. ژن کە کوژرێ، چزانم دیکتاتۆر گەندەڵی کاکرێ، ئەم هەموو تاڵان و بڕۆکە لەم وڵاتانە بەعام لە وڵاتانی مسلمان بەعامە کرێ، هۆکارەکەم نەخۆشیەیە و کە لە پەروەردەمان هەیە و تا ئێستش هەر هەیە، ینی پەروەردەمان نێرگسیە. خۆی پێڵە نارسسیستی کە خۆی نارسسیستی کە ئەگەر تەرجەمەی بکەیتەوە بە کوردیەوەی بە نێرگس، جا من خۆی نێرگس گوڵێکی جوانە، من ئەو گوڵە بەکار ئەو ناوە بەکاری هێنم بۆ بتوانم قسەی لەگەڵاو بکەم، وەختێکە بزانم بە کەسێ بەڵام نێرگس بێ بڵم نارسسیستی لەوانەیە کاردانەوەی زۆر سیفەتێکی زۆر پیسێمە باڵی، بەڵام کە پێڵم نێرگسی ئینترۆ جوانەکەی وەرگەوت تۆ ئەتوانی زیاتر قسەی لەگەڵاو بکەی، زیاتر بیدوێنی. ئەوە من خۆشی نێرگسەکە زۆرتر بەکارهێنم بۆ ئەو مۆزوعە. ئەم شەڕە من سەیری ئەو کەسایەتیانم کرد کە لە شەڕەکە بەشدارن. یەکێ لە سیفەتەکانی نێرگس ئەوەیە کە بڕوای وایە کە بۆی هەموو ئازارەوە کە لە مناڵی ئادرێ هەستەکە دەستی لە دەرەوەی پارێزێ، پەیوەندی بە هێزێکی دەرەوەی سروشتەوە و هێز دەرەوەی سروشتەی پارێزێ و ئەرکێکی تایبەتی خستوەتە سەرشانی و ئەوەی خۆی زۆر خۆشەوەیە کە لەو سیفەتانی نێرگس ئەوەیە. ئەم سیفەتە هەم لە دۆناڵد ترامپ هەیە، هەم لە خامنەیە هەیە و هەم لە بیبی، یعنی بڵێن ناتانیاهو، هەرچێکیان هەیە. ناتانیاهو پێی وایە ئەرکێکی تایبەتی پێس پێدراوە کە بۆ قەومی یەهود بیکە. ئەو ڕۆژانە وتی جۆرکەس پەراوە بە من پێرەوتی بڵێ ئەو وەختەکانی خامنەی پێی وایە کە ئەمە ئاسان ئیشی ئەوەیە کە بگا بە ئیمامی زەمان، ئیمامی زەمان کەسێتیکی وەهمیە کە پەیوەندی بە دەرەوەی سروشتەوە، نیەم جیهانیە من نییە، جیهانی دەرەوەی سروشتە. خامنەیە نێرگسێکی تەواوە، چونکە هیچ مەسئولیەتی هەڵ ناگرێ، یعنی نێرگسێکە تقریباً هاوتایەتی لێرە. ئەگەر سەیری فیلمی ئەو دیکتاتۆرێک کۆتا ڕۆژەکانی دیکتاتۆرە چی ئەو فیلمێکی مەشهورە 2004 وەمانەیە بکەی تماشاکەیت لە هیچ مەسئولیەتی هەڵ ناگرێ. وڵاتی ئەڵمانی بە کاولکردنەوە کۆتایی پێێنەوە، بەڵام هەموو تووڕا بێ تەنانەت تا ئاخر ڕۆژێژگانێکی خەڵکی ئەدامەکە. یەکە لەوانەکە ئەدامی کەسێکی هەرە نزیکی خۆی نزیینی بڵێن کەپڵەکەی بوو یان ژنەکەی بوو کە لەبەر ئەو هینا ئەدامیەکە هیچ مەسئولیەتی هەمووی خاتە ملی ئەوانی کە خامنەش تەقییر ڕێکەوەیە. یعنی مەسەلەن خەڵکە نێرێ بۆ مفاوەزات ئەڵێ پێم وتم مفاوەزات مەکەن، ئەمە نەتیجەکەی شکستە. یعنی هەر کارێک هیچ مەسئولیەتی هەڵ ناگرێ، هەموو خەتای ئەوانی ترە، بەڵام لە کاتێکە بەپێی قانون و بەپێی هەموو شتێک کۆنتترۆلی هەموو شت دەستی خۆیەتی. ترامپیش ڕێک هەمان شتە، یعنی ترامپیش هەستەکە ئەرکی ئەوەیە کە ئەمریکا گەورە بکاتەوە و سەر بە هینێکی بازنەیەکی ئاینیە، ئەو هینە ئاینیە بڵێن ئینجیلی مەسیحی ئینجیلی و ئەوان باوەڕیان وایە بۆ ئەوە ئیسا مەسیح زهورکە، یعنی بێتە ئاراوە ئەبێ پشتگیری ئیسرائیل بکرێ. ئەمەش خۆی هینێکی سیفەتێکی نێرگسی ترە کە ڕێک سیفەتی ئەو نێرگسیشی ئاگەریەکە هەیە کەەوە بۆم شەڕەکە لێرە هەڵگیرساوە
پەیوەندی بە نێرگسیەتی ئێرانیەوە هەیە، ڕێک پەرزی بە نێرگسیەتی ئێرانیەوە هەیە کە لە خامنەیە بەرجەستە بووە، ڕێک پەیوەندی بە نێرگسیەتی بڵێن قەومی جووەوە هەیە کە لە ناتانیەوە بەرجەستە بووە، و ڕێک پەیوەندی بە نێرگسیەتی ئەمریکاییەوە هەیە کە لە شخصی دۆناڵد ترامپ بەرجەستە بووە کە ئێمە سێبینی. دکتۆر هەر بۆ پشتگیری بەڕێستان یەکێک لەو پرۆفیسۆرانەی کە لە ناوی دان مەکئادەمسە لە زانکۆی نۆرسوستۆرن توێژینەیەکی کردووە کتێبێکی نووسیوە دەربارەی شخصیەتی ترامپ، دیراسەیەکی سایکۆلۆژی دەربارەی ترامپ نووسیوێتی. ئەو پێی وایە کە ترامپ بە ئاستێک نێرگسیە، بەو ئاستەی کە هەموو نێرگسیەک خۆی خۆشەوەکو کەسێک، بەڵام ترامپ خۆی خۆشەوەکو شتێک. ئەمە وای لێ کردووە کە خۆی جیاکاتەوە لە ئینسانەکانی تر، یعنی خۆی جیاکاتەوە لە تەواوی ئینسانەکانی تر. ئەمە کتێبێکی جددیە دەربارەی ئەو شخصیاتانە. بۆیە پێم خۆش بۆ پرسیارم کرد چونکە علاقەیەکی بەهێزەیە لە شەڕی نەخۆشەکان شەڕی نێرگسیەکە دووڵاتەکان بەڵێ ئێمە ئەرکم پێ سپێرەوە هەستەکەی لە شێتخانەیەکی ئەنجا ینی دێنەوە ناو بابەتەکە. باشە دکتۆر، تۆ کتێبێکت وەرگێڕانە بۆ کتێبێک کردو بە ناوی تیۆری گەمە. تیۆری گەمە ئەم شەڕە چ پەیوەندیشیانەیە؟ ئەم شەڕە زۆر شەڕێکی عیلمیە، یعنی بەپێی تیۆری گەمە بەڕێوە چێ، یعنی خۆی ئێستا مەسەرەن بڵێن ئەگەر ئیسرائیل هجووم کاتە سەر بڵێن دەسەڵاتی فەلەستینی، دەسەڵاتی غەزەنە ئەوەکەی تریان، ئیسرائیل لەرا هەڵۆیە وەک هەڵۆ هێرشەکە، بڵێن دەسەڵاتی فەلەستینی بۆ بیباتەوە هەمیشە وای کردووە خۆیەکە بە کۆتر، خۆی مەزلومەکە، هاواری لێ هەڵەسی ئەقیڕێنێ تێگەی وە لە کۆتاییە ئیسرائیل شەڕەکە ناباتەوە، هەرچەند ئەو شەڕەکە بڵێن ڕاستە ئەو فلەستینێکە لەوانەیە هیچ نەباتەوە، بەڵام ئەم شەڕەکە ناباتەوە. بەڵام کە تماشایەکەی بەسەر شەڕی نێوان ئیسرائیل و حەماس، شەڕی دوودانە هەڵۆیە، هەردووکیان یەرگسین، ینی بڵێن بە هیچ شێوەیە هین بڵێن ئەو حەماسە ئامادە نییە مەسەلەن ببێ بە کۆتر خۆی مەزلوم بکە، بڵێ لێمە کوژرە، بڵێ حەقیقەتەکەش ئەوەیە، بەس هەرایەوە بڵێ من هەم بۆچی چونکە پێویستی بەوەیە بۆ ئەوە سڵتێ بێ بەسەر ئەو خەڵکێکە لەو منتەقە هەیە، ئەبێ تۆقێ نەروێ، بێت ترسێ نەروێ، هەڵۆ بێ. ئەوە یەکتی لە هەلاکەن مەژەکە دەست فلەستینی غەزەی هەلا کردووە. لە بینی شەڕی نێوانی هینیش ئەمریکا بڵێن ئیسرائیل هجوومی کردە سەر ئێران، تابەن ئیسرائیل لەرا هەڵۆیە، بەس ئێرانیش ڕۆڵی هەڵۆی بینی هجوومی کرد. لە کاتێکە باشترین کار بۆ ئێرانەوە بۆ شەڕەکە بێتەوە ئەوەیە کامێرای دنیای ببردایەتە سەر شوێنەکان، ئەو شوێنەکە بۆمبارانەکرێ، هاواری لێ هەسایە کە چوزانم دنیای بەیانایەتە سەیری، بەس نە دیکتاتۆرێک کە لەوایە خۆی بە هەڵۆ زانێ، خۆی بە سوکایەتێکی گەورە زانێ کە تەنازل بکا بۆ ئیسرائیلێکە ئەو پێی وڵاتێکی زۆر بچووکە، و ئەوەیە کابینی ئەو ژۆک هەڵۆی خۆی پیشاندا هجوومی موشکی کردە سەر ئیسرائیل، زەرەری زۆریشی پێگەیان. یعنی ئەمە لێرە تماشاکە، یعنی شەڕی دوودانە هەڵۆیە و ئەم شەڕە یەک هەلاکەن، یەک وێرانەکەن، قەت ئیسرائیل هێندەی زیان پێ نەگەیشتووە، لە هیچ شەڕێکە هێندەی زیان پێ نەگەیشتووە، بەڵێ هیچ کات ئیسرائیل زیانی پێ نەگەیشتووە، یعنی بڵێن بیناکانی بڕۆخی خەڵکەکەی بکوژرێ لەباری ئابووریەوە جاری هەینەکان حەسیب نەکراوە کە چەندێک زیانی پێگەشتووە لەسای وڵاتێکی ئابووریە. یعنی ئەمە لێرە بەس ئێرانش قەت هێندەی زیان پێ نەگەیشتووە، یعنی تو من نازانێ ئێران چەندێک زیانی پێگەیشتووە، بەس بێگومان یەکجار زیانی پێگەیشتووە. خەریکە بنەماکانی بڵێن دەوڵەتداری، بنەماکانی ئەو بنەمانە کە دەوڵەت نەتەوەی ئێرانی لەسەر این کراوە، لەسەر دروست کراوە، خەریکە هەمووی لە ناوەچێت تێکەچێ و داڕمێ. بەڵێ هەر تەنانەت دکتۆر تەماشاکە وڵاتێکی وەکو ئیسرائیل ئەو دایمەن زۆر گرەوە کات سەربازەکانی بکوژرێ باشترەوە لەوەی مەدەنیەکانی بکوژرێ، هاوڵاتی ئیسرائیلی دیموکراتی هاوڵاتێکی بۆ نمونە هەمووشیان زۆربیان جنسی وڵاتەکانی تریان هەیە، زۆر بێمنەتن نەمانەوە، یعنی ئەگەر زۆر تهدید لەسەر ژیانی مەدەنیان دروست بێت حەزیان بەمانەوە نییە، حەز لە سەفەر وواکەن بڕۆنەوە. بۆیە ئیسرائیل زۆر گرێوی کردووە لەسەری مەدەنیەکانی نەکوژێ، بە پێچوانەوە جارە زۆر مەدەنیەکانی کوژرا و یعنی بە عەمدی لە مەدەنیەکانەدا، چونکە ئیستراتیژیەکەی ئێرانەوەیە کە زیانێکی زۆر بە ئیسرائیل بگەێنەوە ئیسرائیل بوەستێ. بەڵام ئێمە وامانەزانی هێرشەکانی ئێران هەڕەمەکیە، بەڵام ئێستا لە بارگای موسادی داوە، ئێستا لە وەزارەتی بەرگری زۆر هەڕەمەکیش نییە، بۆ جۆرە نییە، بە عەمدی لێدا. بەڵێ نەتوانێت بەر بیابانێ، بەس ئەچێ بە عەمدی لە شوێنێکەدا کە خەڵک بکوژرێ بۆ ئەوە بڵێن خەڵکی، چونکە ناڵێ ئیسرائیل وڵاتێکی دیموکراتیکە، لەگەڵ نەجیاوازە،
وڵاتێکی دیموکراتیکە بۆ ئەوە ئەو حکوومەتێکی سەرسەرکارە بترسێ کە هەڵبژانی داهاتوو لەوانێ بدۆڕێنێت. باشە بە هەر لە بابەتە فکرەکان بمێنینەوە ئەگەر خطابەکانی دوانەی ڕێبەری ڕۆحی ئێرانی تەماشا کردوێت یان ئەم جەنگەی ئەم جارەی ئێران کە بەمانای بەڵێنی ڕاستی دەستی پێ کردووە زۆر جەخت دەکاتەوە لەسەر دیسکۆرسی ئێرانیزم. یعنی ئەوەنەی باسی ئێرانەکات و ناوی ئێرانێنێ ئەوەنە ناوی ئیسلام نایەنێ ئەوەنە ناوی ئاین نایەنێ بۆ ئەم گوتاریان گۆڕی لە گوتاریشی ئاینیەوە ئایا بۆ ئەو باشتر نەبوو بیکردایە بە لایەنی کەم شەڕی ئیسلام و جوو یان بۆ زیاتر بابەتەکان کرد بە بابەتێکی نەتەوەی ئێرانیزم. چەند هۆکارێکەیە بەس گرنگترین هۆکاری ئەوەیە کە ئێران بەڕاستی وڵات نییە، کۆنسپتێکە دروست بۆ شتێکی لێون بووە بە دوای ئاگەڕێ. ئەم کۆنسپتە ئەم مەفهومە لەسەر هەنێشت بیناکراوکە یەکێ لەو شتانە مەسەلەن مێژوویەکە ئەو مێژووە بڵێن ئێرانگەریە کە بە هەخمەنیەکان دەست پێەکە ئەم هەخمانیان لەکوێ وەرگرتووە لە مێژوو جووە وەریان گرتووە. کوروش کە بڵێن ئێرانی دایان ناوەکە ئەمە دامەزرێنەری ئێرانە، کوروش قەدیسێکی جووە کە ئەمە لە بابل یارمەتی جووەکانی داوە بۆ ئەوەی بڵێن بگەڕنەوە بۆ قوتس. ئەیرانیگەریت ماشاکرد لەسەر ئەو هینە بنیادنراوە لە لایەکی ترەوە خودی هینەکەیش یعنی گەڕانەوە بۆ بڵێن وڵاتی مژدە پێدراو یا فەلەستین یان ئیسرائیل کە بڵێن جووەکان بەدواوێت هەل لەسەرەوە بنیادەوە چکەوە یەکەم گەڕانەوەی جووەکانە بۆ وڵاتی خۆیان کە بڵێن کوورش کردوێتی. ئەمە هۆکارێکێتی ینی ئەیەبێ بە شێوازێ سەرنجی بڵێن ئەو بەشە لە جوڕا بکێشێ کە خۆیان لەو مێژووە ئەبینەوە کە ینی سستیان بکە لە هێرشەکانیان، ینی بڵێن بیر بکەنەوە کە ئێران لەوانەیە دوژمنی ئەوان نەبێ، لەوانەیە ینی خۆ هەیە بەس لەوانەیە نەبێ. ئەمە هۆکارێکی دووەم شتری دووهەم مۆزوعیش ئەوەیە کە ئێران ئاینەکەی لاواز بووە، ئایدئۆلۆژیکە ئاینەکەی ئەنی لە ناو خەڵکی ئێرانە من دەبیرمە بڵێن لە هەشتاکانی زاینی ئەو ئایدۆلۆژیا لە تاران زۆر زاڵ بۆ مێدۆلۆژیای شیعەگەریە. تەنانەت ئێمە وەکو کورد نەمانی بەرهانی قسە بکەین هەنێ شت بکەین کە بەڕووی خەڵکە بووینەوە خەڵک بڕوومانە بووەوە نەکە هەر ڕژیمەکە نەکەرینەکە، بەڵام ئێستا زۆر لاواز بووە و ئەوەیە بەدوای بەدیلێکە ئاگەڕێ کە بە شێوازێ شوێنی ئەو شیعەگەریە بگرێتەوە کە ئێرانیگەریەکە حازرەوە کاری لەسەر کراوە مێژینیشی هەیە پێشینەیشی هەیە. ئەمە هۆکاری دووەمێتی چونکە ئەو هینەی لاواز بووە. لە هەمان کاتیشە ئەمە تەفرەقا خاتە نێوانی هینەکانیان دژەکانی دوو جۆرن چەند جۆرن مەسەلەن هەنێک دژەکانی کۆماری ئیسلامی کوردن یان مەسەلەن بەلوچن یان عەرەبن، ئەمانە تەبعاً بەدوای لانی کەم لەگەڵ ئێرانە کێشیان هەیە وەکو ئەوەکە وەکو دەوڵەت نەتەوە هەنێ لە ناوە دابش بێ ینی بڵێن مافێکی تایبەتیان هەبێ. ئەمە یەکێ لە ئینەکانی ئەمە دوژمنەکانی دوژمنی چەپن کەمانە بەدوای یەکسانیوم جۆرەشتانەوە گەڕن بەڵام نوعیەتی دوژمنی هەیە ئەمانە بڵێن ناسیۆنالیستی ئێرانین و بەم دروشمانەی ئەمانەی لە یەک جیا کردوێتەوە. هێت ماشاکەی بەڕاستی ئەوانەی کە ناسیۆنالیست ئێرانی نەسا دژی ئیسرائیلن چەپەکان دژی شەڕن ناسیۆنالیستی ئێرانیەکە ئەوەی کە لە خارجە هەمووی دژی ئیسرائیلەوە وای دانێن کە بڵێن ئیسرائیل هێرشی کردوتە سەر خاکی پیرۆزی ئەوان. ینی ئەمە ئەو هینەیەکە بۆ بەهۆی ئەوە کە بڵێن توانوێتی بەقەولی ڕێنەوەی یاریگیری بکە لە نەو نەیارەکانی خۆیان هەنێ نەیاری بکا بە دۆست هەنێ نەیاریشی بکا بە بێلایەن و فێڵێکی گەورە گرتوشەتی توانیوێتی هەمووشیان ێستەکانی مەسەر ڕەزا پاهلەوی کە سەردەمێ هین بوو ینی مەسەلەن چەپڵان بۆ لێدا لەلایەن نەتەوە پەرستەکان سەر جەماعەتێکی زۆریان هەستەکەن ڕەزا پاهلەوی خاینە زۆر لەگەڵ ساتێکەڵ کاتە ئەم شەڕە قۆناغێکی غەڕەمەکی و بەسەراکەوتن نییە. ئەم شەڕە ئامادەسازی فیکری هەیە، ئەم شەڕە ئامادەسازی تەکنەلۆجی هەیە و ئامادەسازی مخابڕاتی و هەموو ئەم بابەتانە هەیە. دکتۆر یەک بابەتی زۆر گرنگ هەیە لەم بابەتی شەڕی نێوان ئیسرائیل و ئێرانەیە کە بابەتی ئەتۆمە.
تۆ جگەلەوەی کە دکتۆرات هەیە لە فیزیایەوە پسپۆڕی لە مەجالەکەیە ئەم کتێبەشی تەرجمە کردو بە ناوی چەکی ناوەکی پێشەکیەکی زۆر کورت. دکتۆر ئەتوانی باسی ئەومان بۆ بکەیت؟ من زۆر جارم شیکارانە ئەبینم لە کەناڵەکانی ڕاگەیانی خۆمانە زیاتر بە شێوەیەکی گشتی ئەڵێم ناوی شوێنێ ناڵێم زۆر سادە لێکدانەوەی بۆکەن ئەبێ ئەمریکا تیارەکە بنێرێت و تیارەکە ئەو نەقمبەلەکە هەڵگرێت و بچێتە ناو فۆردۆ و فۆردۆ نەتەقێنێتەوە هیچ ناکات و یان سەبارەت بە و ئەتۆمە کۆمەڵی قسە بازێ ئەڵێ توانیوێتی بنگەی ئەتۆمێکە تێک بە. ئایا بەڕاستی منشعاتەکانی سەر و کارەبا و بەزم و ڕزم و تایبەتەکانی تێگاویان ئەتۆم ئەو یۆرانێمی کە پیتێنرا و لەژێر زەمینە هەڵگەنراوە زەرری پێگەشت و ئایا گە زەرری پێ بکە تشکدانی چۆن بێ؟ بە کورتی ئەمەیە بپرسم ئەم ئەتۆم چ ڕۆڵێکە بینێ لەم جەنگەیە و باسێکی ئەو بنکە ئەتۆمیانیش ئێران بڵێن وەکەواڵم وەران کۆنسپتە دا هەو بۆ دژایەتی کۆمونیزم بکە دژاتی شیوعیەت بکە، چونکە ئێمە ئەمپراتۆریی سەردەمی کۆیلەداریمان هەیە کە تا سەرەتا سەدەی بیستەم لەو چوار لەو منتەقاکە لە کوردستانە پیانەوە عەجەمستان شتێ نەبوو ناوی ئێران بە ئێران شتێکی ئەفسانەیە، ینی ئەوە نییە کە بڵێن وڵاتی هەبووە ناوی ئێران بێ، بەس ئەوە عەجەمستانێکە بوو کە هەر وەختی هێرشەکە لەسەر ناوچەکانی کوردستانیانەوە عەجەم هات، ینی ئەم هینە ئەم عەجەمستانە بڵێن تا سەدەی 19 ئەمپراتۆری و ئەمپراتۆری کۆیلەداری بوو. لە ساڵی 1930 کڕین و فرۆشتنی کۆیلە لە ئێرانە بە قانون قەدەغاکرێ. تۆ ئاسێ کە کۆیلەداری هەبووە، بەڵام کۆیلە بە گزۆری ناهاو. بۆچی ناهاو؟ چونکە بەریتانیا ڕێگەکانی بڕی کۆیلەداری قەدەغا کرد لە سەدەی 19 هەموو ئەمانە لە هیچ شوێنێک هێش کۆیلە بگوازێتەوە لە ئەفریقاوە بۆ شوێنەکانی تر، یعنی وڵاتێکی ئاوا بوو. بەڵام تماشا کرد لە شۆڕشە ڕوویە کە پێڵەن شۆڕشی مەشروتە و شۆڕشی مەشروتە حکوومەتی قانون، بەس حکوومەتی قانونە ناتوانێت بەرگری لە حکوومەتێکی هینە فێودالی، ینی بڵێن لە سەردەمی کۆیلەداریەوە ئەو حکوومەتە ئەگوازێتەوە بۆ سەردەمی فێودالی و فێودالەکان یا دەربەگەکانن کە ئەبن بە دەسەڵاتدار. ئەم تەمەدانە لەم دەسەڵات دەرەبەگانە ئەڕۆن بۆ ئوروپا بن بە ڕۆشنبیر، ینی بڵێن تۆ سەدەی 19 هەمایە سەدەی پێشکەوتنەکانی گەورەی فکری بە شەرە لە هەم لە ئوروپا سەردەمی هاتنە ئارای سۆسیالیزمە، سەردەمی ئەنارشیزمە، هەموو ئەو تیۆریانەیە کە لە کۆمەڵناسی و لە مێژووە هەیەەوە لە هەمان کاتیشە پیشەسازیە تەقێتەوە کەشتی گەورە بەرەبەر کارەبادێتە ئارەوە شۆڕشی هەڵم دەست بێت. بەڵە هەمووانە جەماعەتێک لە بە کەر و بە وشتر لە ئێرانەوە ڕۆن بە ئوروپا و لەو سەر ئەو شتانە بینن واگووە کوڕی و دەرەبەگانن کوڕی ئەو پاشایانن کە ئەو وەزئا بینن هەوڵەدەن شتێ بکەن، هەوڵەدەن ئەو چوارچێوەیە کایانە بیکەن بە شتێ ئەوەیە کە دەوڵەت نەتەوەیە درێژە بەس دەوڵەت نەتەوە گشتگیر نییە و دەوڵەت نەتەوە هەر لە تاران و دەوروبەریە تاران تەورۆز و شوێنانایە شۆڕ نابێتەوە شوێنەکانی تر، دەوڵەت نەتەوەیە کە بپێ قانون ئەڕواتەوە بە شایشەیە. پێویستیان بەوە بوو کە حکوومەتێکی بڵێن هین دروستکەن، تۆکمە دروستکەن، بەڵام سەردەمی فاشیسمە، سەردەمی سەڵاتانی فاشیسمە و چی باشتر لە تیۆری ڕەگەزی ئاریایی، چونکە ئەو ئێرانیە کە هەبوو لەگەڵ ئەو ئاریایە ئاو شێوەبوونێکی هەیە و هەنێک کتێبیش لە ئەڵمانیا نووسرا بوو لەسەرەوەکە ئەسڵ ئێمە ئەو منتەقەیە پێرشایە، بەڵام ئیتر ئەوە بوو کە بڵێن ڕەگەزی ئاریایی و ئێرانی گەری هاتە ئاراوە کە لە سەردەمی ڕەزاشا و ئەوە بوو وڵات دەوڵەتە دروستکە، دەوڵەت نەتەوەیە دروستکە لەسەر ئەساسی شتێکە بەڕاستیان نەبوو. تۆ تماشاکە وڵاتێکە هەیە تۆ بەشێکی هینە، ینی بڵێن تورکاریایی زۆری تورکە، بەشێکی کووردە بەس بە زۆر کوردەکەی بە ئاریایە لە تۆ ئەسڵی منی کاکە هیچ مانای نییە کورد ئاریایی بین کەس نازانێت چیە، عەرەبی هەیە بەلوچی هەیە کە ڕەگی جیاوازە ڕێیەنی هێندیە، بەشێکی زۆری خەڵکی خۆراسانەکەی و تێکەڕۆ بەرەو کەویر ڕوخساریان ئەهینە ڕوخساریان وەکو ئەفغانی و ئەوانە وایە، ینی بڵێن تو وڵاتێکی سیر و سەمەرە لە خۆت کەسێکی درۆی خۆسەسەری ئەمە ئێرانی ئەمە ئاریاییە و هاتی مێژوویەکیشی بۆ دروستکە کە ئەو مێژوو لە هینی جووە هێناوە، لە هینی جووە هێناوە جا ئەمەیە کە بڵێن ئەم ئێرانە هەمیشە لەگەڵ خۆیان کێشەی هەبوو، هەمیشە لەگەڵ دەوروبەرە کێشەی هەبووە، هەمیشە کێشەی هەبووە، یعنی ئەوە نەبووە کە یەک ڕۆژ کێشەی نەبێت، یعنی پەروەردەکەی هێناوێت، یعنی باشایەکەی لەم پەروەردەیە دێنێ چیەکە بڵێن مناڵی ئێرانیەنێ لە پۆلی 4 و 5 پیداییەوە خەریتی دنیای پیشانەیە، خەریتی ئێرانی پیشانە ئەمە ئێرانە لە سەردەمی هەخمەنیەکانە ئێمە گەیشتینە مسر، لە سەردەمی ساسانیەکانە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەفغانستان و ئەمانە بووین،
زۆڵممان لێکرا باسی ئەو پەروەردەکەم باسی پەروەردەی نێرگسیەکەم لێرە مناڵی ئێرانی وا بارەهێنێ بە کەسێکی خۆپەرست بارەهێنێ کە شایانی زۆر شتی گەورەیە ئەو ئەمە نییە ینی مەسەلەن ئێرانی زۆریان ئەڵێ ئێمە ئاسیایی ئێمە ئوروپایین نازانین شتێ فڕیداونێتە منتەقا خۆی بە ئوروپیە زانێ ئەو وەختە بەڵام لە هەمان کاتیشە سیغەی شەکە ینی بڵێن ئەوەی شەکە جات ماشاگەن لێرە ئەمە تووشی ئەو هی نابێت تووشی ئەو هەستەی تیا دروسە بێ کە من زۆڵم لێکراوم ئەمە هەستی نێرگسیەکەیە کەسێکە کە خۆی زاڵمە و بەردەوام هەستەکە زۆڵمی لێکراوە بەردەوام هەستەکە ستەمی لێکرێت بەردەوام هەستەکە مافی خوراوە و بەردەوام هەوڵەدا بگاتەوە بەو شوێنە جا ئەنوای ئایدۆلۆژیەکان بۆ ئەمە بنیادنی ئایدۆلۆژی ئێرانیگەری پێشوازی زۆری لێکرێ لەو جۆغرافیا چونکە هەستەکە بەو ژینەی گەیەنێ هەستەکایکە بە ئاڵمانی ئایدۆلۆژە شیعەگەری دواخری هینێکی گەوریەدا دێت چونکە هەستەکە ئەوە تا لە عێراق شیعە هەیە لە ئەفغانستانە لە هینە لە لوبنانە شیعە هەیە لە ئێرە و ئەوەش شیعەکەشە بەسێتەوە بە ئێرانی کۆنەوە کە هەرچیە ئێرانی کۆنە ئێستا بوون بە شیعە لە کاتێکە شتیوان نییە یعنی ئەمە هەمووی درۆوەکان ئەم درۆوە ناخێنە سەر یەک و هەستێکی هینت پێدا کە ئەوەیە ئێرانی بە مافی خۆیە زانێ لەسەر سنووری لوبنان لەگەڵ ئیسرائیل شەرکە بە مافی خۆیە زانێ ئەلەوە خاکی منە چۆن ئیسرائیل بەتە ئەوێ ئەوە خاکی منە ئەو مافی منە ینی ئەمەش لە تورکیەشە هەیە ئەینی ئەمە لە تورکیەشە هەیە ئەم نێرگسیەتە ئەم خۆپەرستیە کە لەم وڵاتانە دروست بووە بۆی سەرتاوی جنوسایدەکان سەدام حوسێنیش خۆی بە حەقە زانی خۆی بە مافی خۆیە زانی کە کورد جنوساید کە چونکە هەستێکرد ملەتی عەرەب ستەمی لێ چووە بۆچی چونکە ئەمپراتۆری عەباسیەکانی لەدەستاوە ئەم نەخۆشیە نێرگسیەتە ئەوەیە کە ئێستەکانی نایەڵێ ینی بڵێن ملەتەکان بەو شتەی کە هەیەە بۆ لەگەڵ شتی بچووکانی کە هەیەە دڵیان خۆش بێ هەمیشە خەفەتە خۆن بۆ شتانی کە لە دەستیان ناوزوگە هەستەکەن شتێکی تایبەتن تایبەت دکتۆر گیان باش شیکاری ئەو بابەتت کرد کە بۆچی ئەم دەوڵەتانە حەق بەخۆیانیان تەنانەت جینۆسایدیش بکەن ئەی لە پەیوەندیە بە بابەتی ئەتۆم ئەوەیە مەسەڵەن مەشاکە ئەتۆم طبعا نتیجە علمێکە کە لە ئەوروپا هاتە ئاراوە کە پیانە زانستی کوانتەم زۆرترین هینیشی ئەڵمان بوو وانی داهێنەرەکانی ئەڵمان و دەوروبەرەکەی بوون ئەوان بوون و لە ساڵی 1938 یا 39 ئۆتۆهانی ئەڵمانی ئەوە کەشفەکە کە ئورانیۆمی 235 کە ئەوەختە توخمێ بوو لە سروشتە ئەکرێ بەکار بێ بۆ زنجیرەیە کارلێک کە ئەو کات بەپێ فۆرمولەکەی ئەنیشتاین ئی یەکسانە بە MC2 وزەیەکی یەکجار زۆر ئازاد دەبێت بەهۆی ناوکە دابش بوونی ئەو ئەتۆمەوە ئەو ناوکە ئەو گەردیلەوە 235 یان 235 ئەو وەختە ئەمە دەنگدانەوێکی گەورەی هەبوو کە ئەگەری ئەوە هەبوو شەڕ بێ ئەگەری ئەوە هەبوو شەڕ بێ بەڵام هێشتا نەیانزانی ئایا ماکرێ بۆ بۆم بەکار بێ یا بەکار نەیە ئەمان جوگان زانی وزەیەکی زۆرە کرێ ئازاد بێ وزەی زۆر جانی بۆم وزەیەکی زۆر ئازاد بێ ینی بۆم بەرحاڵ ئەڵمان چۆنەوە پرۆسەوە کە ئەو پرۆسە بە ئەنجام بگەێنی ینی بڵێن یۆرانیۆمی 235 چونکە لە سروشتا کەمە ئەبێ بێنی پاچیکەیتەوە بەردی یۆرانیۆم بێنی کە تۆ 238 پاچیکەیتەوە بکەی بە 235 ئەم 235 و جا بچێتە پرۆسەیەکەوە هەتاوەکو بکرێ وزەکەی ئازاد بکرێ ئەمە ئەڵمان دەستی پێکرد ژاپۆنی دەستی پێکرد ئەمریکا بەس جدی نەیگرت هەتا ئەنیشتاین نامی بۆ نووسی ئەنیشتاین نامی بۆ نووسی کە ئەڵمان خەریکی شتێکی وایە نازان ژاپۆن خەریکە ئەڵمان خەریکی شتێکی وایە بەجددی بنووسێکی زۆرە و چونکە ئەو نامە لەلایەن کەسێکی گەورەوە نێردرا بوو سەرۆک کۆماری ئەمریکا گرنگی پێدا و خستە پرۆژەی خستە بواری جێبەجێکردنەوە ئەڵمان ڕاکتۆری دروست کرد بۆمبی دروست نەکرد ڕاکتۆری دروست کرد ژاپۆنیش ینی ئەو پرۆسەکە پرۆسی علمەکەیان تەواو کرد بە تیۆری بووەکەی هوان ئۆتۆهانی ئەڵمانی تەکەی تیۆری بوو بەس هێنانە کردیان بە عەمەلی و ئینەکان گیان بە نەتیجە تەکنەلۆجیاکە و علمەکەیان گیان بە نەتیجە هەموو شتێکیان دروست کرد کە بەڵێ ئەکرێ ئەمێ وزە کۆنتڕۆل بکەی بەس ئەوان وزەکەی ئەوان کەم بوو لە ئەڵمان بێت بۆ کارەوە بەکارەوە و یەکەم پیلی ئەتۆمیش ئەڵمانی بوو کە دوایش جەنگ بەکارهات بۆ دروستکردنی کارەبە لە ژاپۆنیش هەمان شت هەبوو کە ئەمریکا لێیدا لە ناو خاکی ژاپۆنا بوو ئەمجار گواستیەوە بۆ کۆریای باکوور ئەو توێژینەوانەی گەڕە بۆ کۆریای باکوور کە وەختە ڕێژی کۆنتڕۆلی خۆیان بوو لەوێ لەناو ئەشکەوت و شتەیەکە بوو کە کاتێک ئەڵمان ئەشکێ بڕۆن هێنەشکێ ژاپۆنەشکێ رووسیا و منتەقە داگیرەکە هەموویە بە کە ئەبێ بە بنچینە بۆ پرۆژە
هینەکەی ئەتۆمیەکەی رووسیا. ئەم دوو وڵاتە لە شەڕە لەگەڵ ئەمریکا شکستیان خوارد، هەم ژاپۆن هەم ئاڵمان. دوو میلەتی زیندوون ماون، علمەکەیان پێیە، پرۆسەکەیان تۆ دەست کەوتووە، هەر چ بکەی دروستیەکەنەوە. ئەمی برد، ئەمریکامی برد، هینەکەی ژاپۆنیش ئەمریکامی برد، رووسەمی برد، بەس هەر چ بکەی دروستیەکەنەوە. ڕقیشیان لە دڵایە، وڵاتەکان کاور کردو، وڵاتەکان کاور کردو، بڕۆن بۆمبی ئەتۆمی بەکارهێنا لە هیرۆشیما و ناکازاکیە. چی بکە؟ هەوڵیدا ئەگەر ئەمانە خۆیان بە دزیۆ دەست پێ بکەن، لەوانەیە بۆمبێ دروستکەن بیان بەسەر منە، تۆڵەم لێ بکەنەوە. ئەوە بوو ئایزەنهاوێر لە ساڵانی 1950 پرۆژەیەکی هێنا ئاراوە بە ناوی ئەتۆم بۆ ئاشتی، کە ڕێگەیدا ئەڵمان و ژاپۆن لەژێر چاودێری خۆیان بڵێن وزەی ئەتۆمی پەرە بێبن، وڵاتەکەیان و بەکاری بێنن. بەڵام بۆ وزە باڵێ ئەمە بوو بە ئاژانس، ئەمە بوو بە ئاژانس بۆ بۆمدا بۆ ئاشتی، ئەمە بوو بە ئاژانسی وزەی نێودەوڵەتی. بەڵام سەنتەرە سەرەکیی کێیە؟ ئەمریکایە. بۆ کردی بردوێتە بووی بۆ UN، بۆ کشتەکە بکە بە جیهانی، UN شان ئەمریکا بوو، بۆ رووسیشی تێبکەوێ. ینی هەردووکیان دەو هێنا بن کە بڵێن وزەی ناوەکی بەس بۆ ئاشتی بەکاربێ. تقریبا هەموو وڵاتانی دنیا چ چەند وڵاتی وەکو ئیسرائیل ومانە ئەندامی ئەو ئاژانسی وزەن، کە ئەوانە ئاژانسی وزە بەو شێوازەیە کە یارمەتی وڵاتانەدا کە تاقەی زەڕیە یا بڵێن وزەی ئەتۆمی بەدەست بێنن، بەکاری بێنن. بەڵام لە هەمان کاتیشە نابێ بڕۆن بەرەو چەک، نایە بڕۆن بەرەو چەک، بەس هەنێ وڵات فێڵەکەن. یەکێ لەوانەیە ئێرانی سەبەس ئێران خۆی مەزڵومەکە هەموو دنیا هەیەتی، بۆچی منیش نەمبێ؟ کاکە تۆ بەپێی پرۆسەیە هاتی، پرۆسەکە ئەمریکا دایناوە، خۆت نەبووی. کۆریای باکوور نیت، کۆریای باکوور خۆی کردوێتی، ناڵە خۆشگۆی شار لەوانەیە چاینا یابێتی، یانەوەیە چین پێیدا بێ بۆەوەکە وەکو چەکی هین بەکاری بێنە بە دژی ئەمریکا، ینی بڵێن وەکو چۆنی سەکانی ئەمریکا ئیسرائیل بەکارێنە بە دژی ئێران، ئەویش چینیش کۆریای باکوور بەکەم دژی ئەمریکا، ینی خۆی ناتوانێت هەڕەشە لە ئەمریکا بکە بۆیکە. ئەمریکا پەیداوی لە پرۆژەیەکە تۆ ئەم گەیشتوی بەم هینانە، بەم پیتاندنی ئۆرانیۆم و بەم تەکنۆلۆژیا کە هینی ئەمریکایە، ینی بڵێن بەرنامەی ئەمریکایە و ئەمریکا مافی خۆیەتی بڵێ خەریکی چیت. ئێستا لە ڕێی هینەوە، لە ڕێی بڵێن ئاژانسی وزەی نێودەوڵەتی، و لە هەمان کاتە تۆ بە ئاشکرا دژایەتی ئیسرائیلەکەی ڕێی تیابم. و تۆ ئێستاکانە هەموو تەکنۆلۆژیاکەیت هەیە، ئێستا ئێران هەموو تەکنۆلۆژیاکەی هەیە، یعنی لە سفرەوە ئەتوانێت هەتا بۆمبەکە بڕوە، هەمووشی لە ناوخۆیە، علمەکەی هەیە، بەس پارەی پێویستە و کات و بڕیار، هیچ شتێکیکەی ناوێ، تەنانەت هەموو ئەوانەیشی لێ بسێنیتەوە هەر هەیەی علمەکەی هەیە، بە کاغەز ئەرشیڤی کردووە، بە بڵێن بڕقە ئامێر و بە نەرمە ئامێر و هەمووی ئەرشیڤ کردو، پرۆپۆزەڵەکان بە سەدان و بە هەزاران کەسی پێگەیانوە. علمەکە ئەوە نییە مەسەرەن چەند کەس لە شوێنەکە ئەمایان کردی بێ ئێستا بڕۆ بیان کوژێتەوە، نا، لە زانکۆکانیەوە دێ، لە بەرنامە خوێندنەکەیەوە دێ، لەوێەوە دێ، ئەمجا بەرەبەرە هینە بێتەوە هەنە کۆمەڵیان هەڵە بژێریان من بۆ شوێنی تایبەتی بۆ ئەو شوێنانە کە سەر بە بڵێن هێزە سەربازیەکان و لەویا و کاراناکەن. ئەمەرد یەک ڕێگەی هەیە بۆ ئەوە ئەم کێشە تەواو بێ، و لە پێشتریش دۆناڵد ترامپ لەو هینەکانی پێشوایەوە بێ ئێران ببێ بە وڵاتێکی نۆرماڵ، ئەبێ ببێ بە وڵاتێکی نۆرماڵ. بە ئەگەر لە بیرێ بێ سەرۆک وەزیرانی ژاپۆنی نارد بۆ لای خامنەیی پەیامی بێبوو، و پەیامەکە هین خستی بووە ژێری، بڵێن سەرۆک وەزیرانی ژاپۆن دەری لێنا، توی خامنەیەتی نامەوێ، هەدە ڕێک سەیری ڕسمەکە بکەیت یایەتی دیلەی وەرناگرم، قسەی لەگەڵا ناکەم. بۆچی ئەوی نارد؟ چونکە ژاپۆن و وڵاتە بوو کە تەسلیمی ئەمریکا بوو، بە بۆمبی ئاتۆم تەسلیمی ئەمریکا بوو، یعنی هەنوای هەڕەشەی تیا بوو، کاتوانم بۆمبی ئەتۆم بەکاربێنم، کۆدی سیاسی زۆری. باڵێ، وە لە هەمان کاتیشە کاتێککە تەسلیمی ئەمریکا بوو بوو بە ژاپۆن، ینی بڵێن دوای ئەمریکای بڵێن بژانەی مرۆیی و لەباری علمەوە تۆ سێ وڵاتە هەیە لەباری علمەوە، بڵێن لە ئینتاجی علمە. تا ئەوروپا هەموو پێکەوە گەورن، بەس وەکو وڵات ئەڵێم ئەمریکایە، ئەڵمانیا، ژاپۆن، ئەمە ئینتاجی علمن، ئینتاجی علم و علمی نوێیە و لە سنوورەکانی زانست ئەم سێ وڵاتی یەکەمن.
هەنی هەموو مێسەجەکانی بۆ نردو پێکەوە بۆی نرد بەڵام ئیتر ئەوە بوو کە دۆناڵد ترامپ لە انتخاباتەکەی دۆڕاند و ئێرانی زۆر پێ خۆش بوو ئەو شتە هەر لەویان مایەوە هەر ئەو نامەیە لەژێر هینامایەوە لە ژێر و برادرامایەوە بنەتیجە نەگەی بەس ئێستەکانش دۆناڵد ترامپ هەرەوە هەڵێ و لێدانەکان بە شێوازێکە بەردەم من ئەوەی بووە چون ئێران دوو ڕێگەی هەیە یان ئەبێت تەسلیم بێ بە حەلیفی ئەمریکا وەک چۆن ژاپۆن لە دژمنی ئەمریکا بووە حەلیفی ئەمریکا وەک چۆن ئەڵمان لە دژمنی ئەمریکا بووە حەلیفی ئەمریکا یا بێت تەسلیمی بێ بە حەلیفی ئەمریکا بە هاوپەیمانی ئەمریکا ئەمریکا پێویستی بە هاوپەیمانە لەم جیهانە چونکە لەگەڵ ڕووسا کێشی هەیە لەگەڵ چینە کێشەی هەیە لەوانەیە تجدادا ڕووبە ئەوێ بە حەلیفی ئەمریکا یان هێندەی لێ ئەدا هەڵەوەشێ هیچ چینێکی نامێنێنی ئیتر وڵاتێ بە ناوی ئێران نامێنێت تا بۆمبی ئەتۆم دروستکە ینی ئەوەنە لاوازیەکەن ئەوەن وەک چی کرد بە عێراق کە بۆ بە فیلد ستیت عێراق فیلد ستیتە حکوومەتی هەیە کە سەیتەرەی بەسەر هەموو سوورەکانیانە سووریا فیلد ستیتە سەیتەرەی بەسەر هەموو خاکەکانیە یەمەن فیلد ستیتە سۆماڵ فیلد ستیتە لوبنان فیلد ستیتە لیبی فیلد ستیتە یعنی حکوومەتی لە پایتەختە هەیە بەس سەیتەرەی بەسەر هەموو وڵاتەکە نییە حکوومەتی مەحەلی تر هەن سنوورەکان دابەشوە لەسەر حکوومەتە مەحەلیانە ئەو کارە قورس نییە بۆ ئێران دکتۆر نا قورس نییە چونکە ئێران هینە حکوومەتی لە ناوەندی زۆر بەهێزە ئەو حکوومەتە دەسەگرێت بەس بیرە نەوتەکانە و هێزی سەربازی هەیە ڕووسی لە پشتە و ئەمە هەموو نەتەوەکانی تری بە شەڕ کۆنتڕۆل کرد کوردی بە شەڕ کۆنتڕۆل کرد بەلوچی بە شەڕ کۆنتڕۆل کردووە عەرەبی بە شەڕ کۆنتڕۆل کردووە کەوا بوو ئەگەر هێزە سەربازیەکی لاواز بێ بۆ نمونە هێزی ئاسمانی نەمێنێ هێندەی لێ بە کۆپتەری نەمێنێ بە دڵنیایی کوردستانی پێ کۆنتڕۆل ناکرێت ینی شیمانەوەکەی بێ بە فەستیت ئیتر مەگەر من نازانم ئەمە ئایا لە ئێران لەناو ڕژیما کەسانێ ماون خامنەی بکوژن وەکو ئەوەی کە لە فیلمێکە هەیە کە کۆمەڵی ئەفسەری ئەڵمانی بڕیاران هیتلەر بکوژن چونکە ئەزانن خەریکە شەڕکە دۆڕێنن بۆ بچن لەگەڵ هاوپەیمانان ئەین بکەن بڵێن مفاوەزات بکەن لەگەڵ هاوپەیمانەکانی لەگەڵ ئینگلیز و بەریتانیا بۆ ئەڵمان تیانەچێ ئەوان شەڕکە دۆڕێ بۆ ئەڵمان تیانەچێ بەڵام سەرکەوتو نابن ئەڵمان تیاچوو ئەڵمان بەشێکی ڕووس داگیری کرد بەشەکەی تریشی پارچە بۆ پارچێکی بەدەست وڵاتێکەوە بوو دواخری ئەمریکا کۆی کردەوە و کردی بە ئەڵمانیای غەربی دوای 50 ساڵ بۆ بە وڵات 1970 بۆ بە وڵات یعنی ئەمەیە ئەوەی کە لە ڕێی ئێرانای ئەو شتێک کاتە دوکتۆ تۆ پێشبینیەوەکەیت کە وای لێبێت وڵاتێکە بمێنێتەوە ڕژێمەکە بمێنێتەوە بەس بە لاوازی ئەم ئایدیا ناڕۆ وڵاتەکە بە لاوازی ناهێڵنەوە ئەی وڵاتەکە بڵێن بەردەوام لێدەن چۆن سەدام حوسێن بەردەوام لێدرا لە ساڵی 91 ڕاستە حەقیان بەسەریەوە نەما کوردستانیان لێ جیا کردەوە ئەو بەس بەردەوام لێدرا حەساریان خستوەسە لێشیانەدا مثلا هێنا بووایەکەوە لە فڵان شوێن لە سیەکە لێیاندا بە دای لەکوێ دای لە تەسنی عسکەریەکەی نازێرگێت لەوێ هەستێک لەوێ خەریکن لەسەر کیمیایی و این شتاکەن چەکی کۆمەڵ کوژەکەن یعنی بەردەوام لێدرا لەژێر کۆنتڕۆلی تەواوە بوو ئێران جوانیەکەن ئەی دکتۆر مەترسیەکانی ئەم شەڕە لە ڕووی نەوەییوە لە ڕووی ئەتۆماتیە تۆ تەسەوڕەکەی بگاتە ئاستێک کە تیشکدانەوە دروست بێ و ئێران نزیکە 400 کیلۆ یورانیۆمی پیتەنراوی 60 بە پێی ئەو مێتۆدە کە بەکاردێ بۆ دروستکردنی بۆمب ئەم 400 کیلۆ ئەکرێ لە 20 بۆمبەوە هەتا 8 بۆمبی لێ دروست بکرێ 20 بۆمبی ئەتۆمی تا 8 بۆمب 8 بۆمب کاڵم 8 بۆمب لەوانەیە کە درا بەسەر هیرۆشیما 8 بۆمب لەوانە یان 7 بۆمب لەوانە بەفوت 64 کیلۆ چونکە ئەمە 60 کیلۆیە ئەم 60 لە سەدا ئەمە بۆ ببێ بە 85 دێتەوە کەرکی بۆم دێ هەرچەندینی کەمە بەس 85 بە کەرکی بۆم دێ بەس لە 90 بۆمی تەواوە ئەمە کەم بچووکترە بێتەوە یعنی 400 کیلۆکە شابێ بێ بە 300 کیلۆ ئەو بۆمبی بچووک لە دەوروبەری 20 کیلۆیە 15 بۆ 20 کیلۆیە ئەوە هینن بڵێن هین بەکاردێ جۆرە لەیزێر و ئاوێنە بەکاردێ لە هینە لە وەکو هین بەکاریە هێنن بڵێن نوێترۆنەکان لە چەند جیهەتەوە دێ لێدا
ئەوە بۆ بڕە دروستەکەی ینی ئەمە ئەم بۆمبانە بڵێن ئەم ئەسەکانی ئەم مادە رادیۆکتیو لە کوایە مادە رادیۆکتیوە لە هەمارە دایانناوە ڕۆنێ لە ژێر زەمین نابێت لەوانەیە لە هەمارە بێت ئەیتۆ بەردەوام لێ دەی هەنجار و ڕژیمە چەپە ڕژیمێکی ئایدۆلۆژیکی بێباکە ینی ئەوش خۆی گەمەیەکی ترە کە لێ ترسن گەمەی بێباکیە یەکێ لەو شتانە کە مەسەلەن ئێرانەکە گەمەی بێباکیە ینی خەڵ بەوا ترسێنێ کەم بێباکەم حشتێ ناترسم دیگەی خۆ زۆرە گەمەیە جگە لە گەمەی هەڵەوە کۆتر ئەوش زۆرێکی تر گەمە ئەچ بۆ لەگەڵ لە هینەدانێ کاکە ئەمە ئێسەکانێ ئەم موشەکانانە بە ئیسرائیلەوە ئەم موشەکانە تەوەن تۆزێ بەباکی تایە جۆزێ هینی تایە بەڵام ئەنی نایەوێت زۆر وا لە ئیسرائیل با کە ئەمریکا لەسەری بێتە جواب نایە وا لێیە کە لەسەری بێتە جواب ئەتوانێ بەڵامەکە کەوێتە مەراحلێکە مەسەرەن ئیتر چاری نەمێنێ و هەست بکای کوژن و هەستکە ڕژیمەکەی ڕوخێننەوە کوژن لەوانە چ یەکیمیایی بەکاربێنێ بەشەکە ئەم خۆی بەخوازانێ ئەگەدار بە خۆی بەخوازانێ دیکتاتۆر خۆی بەخوازانێ خۆی بەوازانێت کە چێکی میایی بکە سەداهین هیتلەر هەی بواەت سەرڕێەوە کە ئیزانی حتممە شکستەخوا حتممە بەکاریە هێنا حتممە بەکاریە هێنا نەیبوو چێکی میایی چێکی ئەتۆمی نەبوو ئەمی احتمالی هەیە چێکی میایی بکەم احتمالی هەیە ئەم ئۆرانیۆمە ئەو موشەکانە ئەمڕۆنیۆم پێوەکە بەنا شارەکانی هینا بڵاوی کاتەوە ئیسرائیل بڵاوی کاتەوە یا بەنا ئەو شوێنە بڵاوی کاتەوە کە سوپای ئەمریکای لێ یانە بەسەر سعودیا بڵاوی کاتەوە بەسەر ئەماراتە بڵاوی کاتەوە کە هەر تۆزێکی خاکەکە پیسکای تر ژیانی تیا نامێنێ بێ پرۆسێکی درێژخایەنە بسرەتەوەکەوەی کە لە هینا هەیە لە چەرنۆبیلە بۆ ئەمە ترسیانە هەمووی لە ئارادایە مەترسی گەورە لە گەورە لارەدای بەد ڕادوڵاتران بڵێمە ئەزانین شوێنەکە خامنەی لەکوایە ئەو ئامانجیە بڵێ مەترسن پێی ناکری ئەو شتانەی پێ ناکری هەمووی کۆدی سیاسین دکتۆر عمقی استراتیژی قوڵایی استراتیژی لەم شەڕایەتی دەورێکە بینێ بۆ نمونە ئیسرائیل دایمەن یەکێک لەو خاڵە لاوازانی کە هەیەی قساکرێت کە ئیسرائیل قوڵای استراتیژی نییە بۆ لەبەری خاکێکی فراوانی نییە بڵێ ئەم شەڕە درێژ بکێشێت بە تەسەوەری تۆ چەندێک درێژە ئاکێشێەوە چی پەیوەندێکی بە عمقی استراتیژیەوە هەیە خۆی عمقی استراتیژی مەسەد ماشاکە ئیسرائیل بچووکە بەڵام کە پێی نزیکە بیت و شتێکی زلە پشتێت ئەوروپاشی لە پشتە ینی مەساوە نییە کە ناشارنەوە نە فەڕەنسای شارێتەوە یا ئەوەیە کە عمقی استراتیژیەکە ڕاستە تۆزەیە لەویە باس گەورەترین مەترسی کارەوە خۆت لەسەر ئیسرائیلەیە و خەڵکێکە لەوێن هەمووی دوو ڕەگەزنامەی شاید تەنها ئەگەر هین بێ شاید ئەگەر تەنها ئەو کورد و عەرەبەکەی کە بڵێن ئەوانەی کە لە منتەقەوە چوون لەم ناوتەوە چوون ینی بڵێن ناچار بن لێ بمێنەوە ینی هەموویوانەی کە ئەوروپین ئێستێشە دوو بنە ماڵەین ینی وەکو خەڵکی شارباژێر دوو بنیان ئەوەی سکاری ئەو حاڵەتانیان هەیە جا ئەو مەترسیی گەورەیە لەسەر ئیسرائیل بەڕاستی مەترسیەکە خەڵکەکەی بەجێ بێڕێ شەڕ درێژخایەن ئەوواکە شەڕ درێژخایەن ئەو مەترسی لەسەر ئیسرائیل درێژا کێشی ئەم شەڕە دکتۆر بەڵام ئەم شەڕە درێژی ئەم شەڕە مەترسیەکەی لەسەر ئێران یەکجار زۆرترە ئابوووریەکەی بەرگە ناکری ئێستا مەسەلەن دوێنێ بە هەم بانکەکانی لە کارکەوت ئەوە دەگەن توت مەشاگە شتێکی لێرە مەترسیەکەی لێرە ئێرانە پارە نەماوە بەو شێوازە کە تۆ مەزارم پارە بجێ لە بازارە هەموو شتی بە کارتی بانقیە کرێ ئەجا ئەوەیە گەورەترین کێشەیە باشاکەی غازەکانی پرە سەرچاوی غازی هەیە کەوش سنووردارە هەرنا ئێران غازی زۆرە بەس وە بەرهێنانی تیان نەکراوە سنووردارە ئەوەیە کە بینی لەوان ئەگەر لێی دەیشتن لێی نەداوە داوێتی لە پاڵاوگەکانی کێشەی بنزین دروستەکە بەڵام کێشەی بنزین هەر بۆی دروست ناکە بۆ موشەکانشی دروستەکە ئەنی سوتەمەنی بۆ موشەکانشی دروستەکە بەڵام گەورەترین کێشەوەیە کە ئیتر ئیسرائیل بگا بۆ مەرحەلە کە ئەگەر ئێران بەردەوام موشکی تێسرەوێنێ ئەویش تەسلیم نەبێنی مەسوەیەکە چاران شارین یەک لێ بلێبێتەوە ئێران تەسلیم نەبێ ئەیا لە هینە ئابوووریەکانی ئابوووریەکانی کەوانە سەرچاوی غازەکەی سەرچاوی کارەباکەیەتی و ئەمە لێرا ئیتر ئێران جیهانی تیان نامێنی و لەوانەیە خەڵکەکە ئاوارەیەکی زۆر ڕووبکاتە عێراق بە تایبەتی چونکە تورکیە سنوورەکەی بەستووە ئەم شەڕە لە بشێت بێت کاتی ڕوایە کە تورکیا دیوارەکەی تەواو کرد هەی بۆ ئیسرائیلیش ڕاز نییە ئەویش لە منشعاتی غازی ئیسرائیل با لە کارەباکەی بات و لە ژێرخانی ئابوووریەکەی باتوانێت بەس آخر منشا کە تۆ ناڵێم ئیسرائیل ئەمریکای لە پشتە ئەوروپای لە پشتە چاکردنەوەی سەریعە بەس ئێران
چین و رووسای لە پشت نییە بەدەم لە پشتین وێنی لەوانەیە بەو شێوازە لە پشتی بە رووسیا بەو شێوازە لە پشتی بێت کە بەکاری بێنێ چۆن ئەمریکا ئۆکراینی تەسلیمکە بەنی ئاوا بەکاری بەڵە بەکاری هێنێ ڕێک بەکاری هێنێ کە جراتران وتی تۆوتی هێنمتی پوتین پەیوەندی پێوە کردی وتی ئەو شەڕە بۆ سێنوی تۆ شەڕەکە ئوکراین بۆستێنە ڕێک ینی وڵێن ئەو دکتۆر دەستکانە خۆش بێت بۆچی ئیسرائیل ئەم جارە تەحالفی نەکرد و ئاگداری ئەمریکا هەر جارە شەڕی کرد بێت لە هەر وڵاتێکی یابێت تەحالفی کردو تەکنۆلۆژی پەیمانێتی کردووە سەردەمەکە گۆڕاوە پێویستی پێی نییە زمانی سەرباز داغڵ ناکە زیرەکی دەستکردە هەرێک لە پشتی کۆمپیوتەرەکانیانەوە دانیشتون هەموو کارێکەکەن پێویستیان بۆ تەحالفەنەوە هەرچێکیشی بێ ئەمریکا یاتێ چونکە لێرە ئیسرائیل وەکو کارتی فشاری ئەمریکا بەکارێن باش بۆ کارتی فشارە دکتۆر ئەمریکا دایم کۆتایی شەڕ داغڵە بێ یەک لای کەرەوەش لە جەنگی جیهانی دووەمشەوا بوو یەکێ بشەروا بوو ئەم جارەوە کات ئەگەر ئیران تەسلیم نەبێت 100% داغڵە بێت حتمما وای بۆچ پێشبینیەکەم ینی باشاکە فەرزکە ماوەیەکی پێ بڕوە ئێران هەر بەرگری بکە لەوانەیە مەسەلەن رووسیا شتی باتێ بڵێن موشک بنێ بە ئیسرائیلەوە داینی بێ هەر بەردەوام بێ لە سەرشتا ئەو کاتە تاوان ئەمریکا خۆی بەین داغڵ نابێ بە سەرباز پێ بۆ نیە داغڵ بێ بەس بەین بە هێزی ئاسمانی تیارە گەورە قورسەکان لەو بنکانە ئێستا ئیسرائیل تاوا پێوەی دیارە کە موشکی بۆ ناخەنە خوارەوە گینایسا بەریتانیا و ئەمریکا موشکی بۆ بخەنە خوارەوە یەک موشک نایە بە ئیسرائیلە لەوانە هاوکاری بکەن بەڵێ وەسەکانی ئەوەی کە وەسەکانی ئیسرائیل هەیە هینەکەیەتی ینی بڵێن بەرگریکی ئاسمانی خۆی هەیەی و ئێران ئەو بۆیە زۆرترین شوێن کە لێیەدا سەکۆکانە سەکۆکانی هاوێشتنی موشەکە چونکە ئەگەر ئێران ڕێژەی هاوێشتنی موشەکەی لە یەک سەرکە کەم کاتەوە ئینە قەڵخانە ئاسمانیەکەی سایلە گرێ دکتۆرەوە ڕاستە ئاسمانی ئێران کۆنتترۆڵە ئەو موشەکانە بۆیەت ئەمان ئاسمانی ئێرانیان کۆنتترۆل کردووە چۆن موشەکان دیێنی مەسەرەن کە ئەم ئاچێکە هیچ کەسی چی پێوە نانێ هەنیەوە ینی مەسەرەن دیژە ئاسمانی نییە مشەکە دێ مشەکە مەسەرە 100 مشک پێکەوانێ لێ 100 مشک پێکەوە بنێرێ پێکەوە 100 مشک بنێرە 5 لە یارە ئیسرائیل بەڵێ دکتۆر گیان کۆتا ئەگەر 5 بنێری هەر 5 خاتەخوا پاجاش بێ پاجاش خاتەخوا کۆتا بابەت کە ئەمێت بڵێن پێشبینیکردن تۆزێ قورسە بۆ ئەم شتانە بەڵام بە پێی پێدراوە سیاسیانی کە هەیە ئەم جەنگە زۆرە خایەنەیان کەمە خایەنێ مانگێکی تر حەسمە بێت خۆی نازانم کەم و زۆر من هەستەکەم زۆری خایاندەوە هێشتا زۆری خایەن قورسە نەم شەڕان قورسێنەری هەستەکەم شتا زۆری خۆیان خایاندووە بۆیە زووترەوە بووە هەرچەنە شەڕا بەم شێوازەیشی ینی زیان یەک جار زۆرە باڵە زیانەکان ینی مەسەڵەنی شەڕ لێدانێ بێتەوە بە زیانە ئەو زیانە ئابوووریانی بەر ئێران کەوتووە تاریخیە بەر ئیسرائیلیش بەری سایش کەوتووە تاریخیە بەس ئیسرائیل دەوڵەمەنە زوو خۆی قانۆگە بەس ئێران وان نییە ئەو زیانانەکە کەوتووە یەکجار زۆرە بەڵام لە کۆتایی ئێرانە بێت تەسلیم بێت چاری نییە یعنی تۆ لەو باوەڕای ئێران بکا بە خەزە ئیسرائیل بگاتەوە دەمارێکی شامل ناگا بە غەزە چونکە دوورە ئێران دوورە هەر ئەو نەکەیتر موشکی نتوانێت تێبسرەوێنێ ئیتر گەمارۆکی تو نەخاتە سەری و ئەو نەکە کردی بە فێڕشتە دوازی لێنێ کە کردی بە فێرت هەرەوەی زۆر سپاس دکتۆر گیامان دوومان کردی ئازیزانی دیبلۆماتیک لەگەڵ بەڕێز دکتۆر حسێن ڕابی گفتوگۆیەکمان کرد دەربارەی ئەو واقعی کە ئێستا خوڵقاوە واقعی شەڕە لە نێوان ئیسرائیل و ئێرانە ئەخوازم لە باشترین کاتەکانی ژیانتانە بن کاتێکی شەڕ